کەسێک بێڕامیز دووریان نزیکێکێکیان هەڵدەبژێری. تۆ خۆت وتت ڕامیز پێویستە بەهێز بی، وتت ئاوا ڕوبەڕوویان نابمەوە. تۆ وتت گەر یاریەک تەواو نەکەی هەرگیز یاریەکی کە دەست پێ ناکەی. تۆ خۆت وات نەوت ڕامیز کەواتە ئێستا لەم یاریە نایەتە دەرەوە. خۆت وتت کات دەڕوات، وتت بەتەنیا پێم ناکرێت، وتت پێویستە بەهێز بم، وتت پێویستە هێرش بکەم. تۆ خۆت وتت ڕۆژێک یەکێک لەم دوانە هەڵدەبژێرم. ڕۆژێک بەڵام ئەمڕۆ نییە. نەبوووانە کاسەتەکەی لەدەستچوو باوا بێ ئێمە سەیری یاریەکانی پێش خۆمان دەکەین. ڕاست دەکەی شەرمین خەونێکی خۆشمان بینی، خەونێکی خۆشکەوەمان نەبووە ڕاستی هەرەوەندا. ژوورەکە ئامادەکەن، نەخێرێک هەفتەمان نییە، 2 ڕۆژیشمان نییە ئەمڕۆ. بە تووڕێی سێرم دەکەی ئاشکرا نییە. باش ئاخر بۆچی بم بەیانی هەڵدەستین و ڕادەکەین؟ زۆر کاتمان بەسەر برد، با کەمێکش دژمنەکانم دڵخۆش کەم. با خەونە چەمکەمە ڕاستی. هە جوانە چی دەبینی شەرمین؟ لە کۆتایی بینینی گەورەکەم بەشێتی. ئاخرم هۆڵە بەتاڵە. کەمێورتر سەیریکە. ئەوە چەند دەبێ ئێمە بە دوای ئەوانەوەین؟ زۆرمان زانیوە نییە؟ جەنگیز پارەکانی بەهوادا چووە، ئەو ێستا دەرفەتێکی هەیە تا پارەکانی دەستکەوێتەوە. خەونی ئەیشانیش هەبوونی ئوتێلێک بۆ دوور لە قومارخانەکەیان لە نیشتیمانی دایک. ئەگەر ئەوان واز لە قومارخانەکەیان بێنن، قومارخانەکە بۆچی دەمێنێتەوە بەڕێوێ بۆ عالی. بەڵام تۆ پێم بڵێ ئەو شتە چێک هەرسێکیان حەزیان لێیەتی؟ پرۆژەی ئوتێلەکەی تۆیە. ڕۆژێک لە ڕۆژان کەسێکی دەوڵەمەند و عاقڵ و دڵپاک دێتە بەرامبەریان کە زۆر لەوان بەتواناترە پێشنیارێکی ڕەت نەکراوەیان بۆ دەکات. ڕاستت کرد گەورم، ئەم هۆڵە بەتاڵ نییە. نا شەرمین جان هێشتا بەتاڵە، هێشتا ئەو هۆڵە کەسانی ڕاستەکەنەی تێدا نییە، پاشکەمێکی تر دەیان بینی. ماندوو نەبن برادەرینە. داوای لە بردنمانەیە هاو بەش نەمانوێت علی بێنین، بەڵام خۆت دەزانی بە تەنیامان جێهێز بای هەموو شتەکانی کاول دەکرد. مادەم وایە گەر قازانجمان کردایانێک بۆ دەگرین. ئەوڕۆ باشتر تێت دەگەێنم. ئەمڕۆ خەونەکانم دەبنە ڕاستی، بەڵام کاری ڕاستەقینە لێرەوە دەست پێ دەکا. لەمڕۆ بە دواوە ئیتر دەبێت بەباشی دەست بەیەکەوە بگرین. جەنگیز هەڵسەنگاندنی پێشنیارەکە لەلایەن ئێمەوە کۆتایی پێهات. قوربان ئەوە خزمێکت بۆی ناردووی. خزمی چی؟ خاڵتە.
دەرفەتێکی ترمان بدێ بۆ خاتری من بۆ خاتری ئۆتێلەکە بەلایکەمی تا ئۆتێلەکە تەواو دەبێ خاتری جان بۆ خاتری جان باشە ئێمە گوێمان لە خۆمان نییە هەر ناباخێزانی جان تێک نەدەی باشە بۆ خاتری عومەر هیچ نەبێ بۆ خاتری مناڵی ئەو بابزانین لایەنی براوە ئاشکرا دەکەم ئەو گروپەی کەوافی دروستکردنی پرۆژەی ئوتێلیەکی شوباتی 2010 وەرگرت ئەزەر ئاڵا هەڵگر جەنگیز ئەتای ئەیشان ئەتای ئەمە بە هاوبەشی یەکتر قبولکران لەم ئوتێلەدا پیرۆزە پیرۆزە گیانەکەم پیرۆزە پیرۆزمان بێ سپاس بۆ مولایەک پیرۆزە ماچشمان ناکەی باتۆقەیەک بکەین ئەی کوا هاوڕێ سمێڵ فشوزگە ستورەکەت بە یەکتر ماماچ کوردا کەمێکیش بۆ من لێگەڕێ شێری مەیدان متمانم پێ بکە هاوبەش لە ئێستا هەموو شتێ لەسەر من پەیمان سیرکە منیان لە وێنەیەدا دەرکردووە هەر ئەمانە نینی تر منی شاتمە ژێر باڵت سوپاسان دەکەم باشەوە ئارەقگرنی بۆ چییە زمانێک بوو چاوەڕێ ئەو ڕۆژەم دەکرد بەڵام ئەوەی لەمە دوڕوودەدا پێشنیم نەدەکرد نەمدەکرد بەێرمەتیتان زووەرە ها تارەکەوتنامەکە بە ڕسمی زاکەی لاپتۆپەکە بێنە لاپتۆپەکە کردویانە هەوان بوونە خۆیان خۆم بینی کردویانە ئەمە بگرە خاڵۆ کاتی هەت بەکاری دەهێنین بەڵام ئێستا بیگرە لە شوێنێک بیشارەوە هەر تۆ بووی دوێنێ دەدوت هەموو شتێ دەگۆڕم دیارە ناتەوێت تەسلیمیکەی ها من ئەوە بە ئاسایی نایبڕێنمەوە جەرجان سووتاندوم کوڕاخراوانە نزیکترین هاوڕێم بوون ئەوشان بۆ من بۆچی ئەو شەوە ئاخر خاڵۆ ئەمە شتێکە ئەمە شتێکە کە پێشتی دەمازانی خوارزاکەم یەکەم جار خیانەتیان لێکردمە ئینجا ڕاستەکانیان شاردەوە بە شێوەیەک نیشانەدا من هیچ نەبینم بەڵام ئێستا سەیری هەر شوێک بکەم فیشەکی عالی دەبینم ئێستاش من چۆن ئەو کاسێتە تەسلیم بکەم ئەو سزایە بەس نییە بۆیان هیچ سزایەک بەس نییە هەموو ڕۆژە تۆڵە بکەیەوە بیان کوژی ئێستاش بەس نییە خاڵۆ ئێستا چۆن بچم ئەو کاسێتە تەسلیم بکەم یانی نازانم چی بکەم بچم تەسلیمی کەم و تەواو بڕۆم یانی ناچی نازانم خاڵۆ نازانم خۆ بەلاژ نەوە بەیەکەوە ئەو هەم پلانەماندانە لە خۆڕ ئەو پیاوە دەسەفرەوە دروست نەکردووە کاتێ ئەزەلمان دروست کرد هیچ شتێکمان نەدەزانی خوارزە پێت دەوتم کە لە ناخی ئەو شێوەیەمدا هەتایە عومەر بەند کراوە وا دەوت بەڵام ئێستا بەڵگە و لێبوردن بۆ عومەر پەیدا بووە
ئێستا کە ناتەوێت لەو قەفەزێک کە تێیدا بەند بووی بێتە دەرەوە بگەڕێیتەوە ماڵێ. ئێستا شتی وای ئێستا ممکن نێ خاڵۆ، یان ئێمە ڕاستە هێشتا هەندێک کار نەماوە لەولایەنە ئەنجامی بدەین. خوارزە جار و بار ڕاوچیەکانە دارستاندا بەڕێکەوت ئێسکە پەیکەری دوو نێرمامز دەبینن. کاتێ بە شەڕ هاتوونە و ملیان تێگیر بۆ ئیتلێک جا نەبوونەتەوە لە برسان گیانیان لەدەستداوە. هەر کەسێکیش بۆ ماوەیەکی دوور و درێژ و بەڕووی دوژمنەکەی بوەستێ لێی جودا نابێتەوە. تۆڵە ئەگەر مەبەستەکە ئەمە بێ دەتوانی تەواویکەی هەر ئەوڕۆ بگەڕێەوە ماڵێ. تۆ ئەمە بە من دەڵێ خاڵەوە؟ ئەی تۆ پێت نەوتم نابێ بەزەیت هەبێ؟ من ئەوە ناڵم خوارزە، من ئەوەی ناوی بەزەی بێ نایناسم. من فریشتەی تۆڵە وەرگرتنەوەی تۆم. ئەگەر دەتەوێت بە خوێن حساباتی خۆت سافکەی وەرە لای من. کەس و کاریشت فریشتەکەی چاکەی تۆن. پێویستە بگەڕێیتەوە ماڵێ و لێیان بپرسی. پێویستە هەر ئەوڕۆ بچیتەوە ماڵێ. پورە مەلیحە مەمەد دایە شێت بووە زۆر زۆرش تووڕە بووە شەڕمان کردووە دەوێت دەچمە لایەن دەپرسم تەواو گومانی کردووە باڵەستێ ئەگەر ئەستێ چۆن بتوانم بەم بەهێزی ڕای بگرم. باوکماگە لێیە؟ کار بزانێ ئەوە چی دایە؟ ئەوە چی دایە؟ هیچ ساڵێ بەڵام ئەو کەسێک کە هیچ نابینە ڕاستی تێدەگا زۆر ماندوو بووم دوێنێ لە ڕێگە کەوتۆتە سەر هەرس. بۆ؟ وەتی چاوم تاریک بوو گۆڕم دەترسم گۆڕم دایکت زۆر دەترسێ لەوە دەترسم یەکێکتان شتێکتان بەسەر بێ ئیتر بەرگە ناکرم یەکێکتان شتێکتان بەسەر بێ دەترسم. تا من لێرە بم کەسێکی بەسەر نایە دایە قەت نابێ. ئەی کە تۆ لێرەنی چی ڕوودەدا؟ وەرە وەرە سیر کە گۆچانێکی نوێم بۆ مەڵێ حەقان دروست کردووە. دوێنێ وەک شێت سەری هەڵگرتووە تەنیا ڕۆشت لە ڕێگا گۆچانەکەی شکا. زۆر جوانە. سیر کە لەسەریشی نووسیمە عومەر باشە دەتوانێت مەلێحە لە بەربوونەوە بپارێزێ. بەڵام ئێوە دەیپارێزن. هەمومان دەڕۆین ئەزەل هەمومان ئەو دنیاە بەجێ دێڵین. ئەو جۆرە قساناتی مامەجان بەوانەی ماڵەوە مەڵێ تا سەغڵەت نەبن. دوێنێ لە ڕێگا کاتێ بە دوای پورە مەلێحەدا دەگەڕام هەستم بە شتێکی سیر کرد. چۆن؟ ئەوە بێشکم سووک بوو چاوەکانم تاریک بوون. شتێکی ئەوەندە خراپ نەبوو بەڵام لەلایەکی تر دەنگێکم بیست. دەنج چی؟ سیر کە بە کەسم نەوتووە تا نەڵێن شێت بووە بەڵام
ئەو دەنگەی بیستم دەنگی کوڕەکەم بوو زانیت ئاوا زۆریش دوور نەبوو ڕێک لە تەنشتم بوو دەیوت باوکە دەیوت وەرە لام مام ممتاز ئەو جۆرە شتانە سروشتی و گەڵتەنین با بچین لای دکتۆرێک و سەیرت کە تکارە دەکەم با بچین لای دکتۆرێک و سەیرت کە نا ڕۆڵەکەم شتێک نییە بۆی نگەران بی هەر کەسە و کاتێکی دیارێکراوی هەیە بۆ گەڕانەوە گەر ئەو کاتە هاتبێ کەس ناتوانێت ڕایگرێ کوڕم دەیت خوا بکات لەو دنیا بە عومەر شاد ببمەوە ئینجا دەستی دەگرم ناوچەوانی ماچ دەکەم کە پشوو زۆری لاقەدیلا نەبوو دوێنێ ئەو کات خۆم بخۆمم دەوت ئێستا گەل لێرە بمرم خێزانێک ئاوا جێبێڵی ناخۆشە بەڵام گەیشتنەوە بە عومەریش بۆ خۆی زۆر خۆشە ها ناتخوا مامە جان تکار دەکەم مام ممتاز شتیوە مەڵێ بۆ ئێستا هێشتا نەچوومەتەوە هیچ شوێنێک نیگەران مەبە بەڵام سیر بکە گەر کوڕم بانگم بکە ئەو جایتر لەو شوێنە بۆی ئومێد و ناخۆشەمدا ناوەستم ئەو جارە دەفەرم و دەڕۆم نایە بچی بۆ هیچ شوێنێک تۆ پیاوێکی گەورە و گرانی هیچ شوێنێک نەبێ بچی تۆ سەیری من مەکە عومەری من داهاتووی نییە منیش تەنیا بۆ خۆم خەیاڵ دەکەم دەڵێم ئێح پێ بگەمەوە ممکنە خاڵۆ ئەمڕۆ بوونەوە بە عومەر ممکنە گەورەترین تاڵان نەک کاتێ دەکرێ بەڵکو کاتی چوونە دەرەوە تێک دەچە خوارزە چەتەکان ئەوەندە بە وردی پیلان بۆ کردنی دزیەکە دادەنێن لە بیریان دەچێت چۆن بچنە دەرەوە شتی وا دەبێ لەو ماوەیە کورتە ئەمە ممکنە خوارزە ئەگەر دەتەوێت دەرچی هەر ئێستا دەرچوو ئەگەر نا دیسان دەتخەنەوە ناو زیندان بەڵام شتانێکن کە من ئێستا زانیمە خاڵۆ ئەو کاستە هەیە هەرچی چند ڕەدەکەشینە زیندان وانە سەی داوێتە ژوورەوە بەڵام چوارەمیش هەیە سەردار بەرناکەوێ ئەو کاستە کار لەو ناکە ئەو کاستەکەی تەنها بۆ پارە داواکردن هەڵگرت بوو ئەگەر بەم حاڵەوازی لێبین دەڕوە بەڵام ئەگەر تەڵەیەکی بۆ دابنین ڕاست دەیقەپێنێ ڕۆڵە ئێستاش پێم لە بزانم ئەو ڕۆ دەچیەوە ماڵەوە دەچمەوە خاڵۆ کەواتە بالەیان گەڕین چقەڵەکان یەکتری بخۆن لەکێن دەرن لەسەر تاشخانەن خاڵۆ تاو